سەبارەت بە کاریگەری دانوستانی ئەمریکا و ئێران لەسەر عێراق و ناوچەکە لە ئەمریکا و بەڕێز زیاد سافی پسپۆڕی یاساییشی نیشتیمانی و شارەزای کاروباری نێودەوڵەتیمان لەگەڵدا. بەڕێز زیاد سافی سڵاوتان لێ بێتەوە و کاتتان باش. ئالەم کاتەدا لە نێوان ئەمریکا و ئێران ئەگەری بەریەککەوتن زیاترە یان ڕێککەوتن؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنمان و سەبارەت بە پرسیارەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2025 ڕووداوەکە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستی پێکرد. یەکەم جار ڕێککەوتنێک کرا، ئەو ڕێککەوتنە پەیوەست بوو بە ڕێککەوتنی ئەتۆمی و بەر لەوەش لە کاتێک ترامپ یەکەم جار ئیدارەی ئەمریکای گرتە دەستکاری ئەو ڕێککەوتنەی کرد کە باراک ئۆباما کردبووی و دواتر کە سەردەمی بایدن هات هەندێک گۆڕانکاری دیکە کرا. ترامپ کە دەستی بەکار کردەوە ویستی ئەوە کۆتایی بێنن کە کۆتایی پێهێنا بوو. ئەمریکا شتێک بەکار دێنێت کە پێی دەگوترێت دیبلۆماسیەت و هەواڵگری و لایەنی سەربازی و هەروەها لایەنی ئابووری، ئەم چەند شتە بەیەکەوە بەکاردەهێنێ. ئێستا تەکەس لە دیوی ئابووری دەکاتەوە. ئەو دیوە ئابووریە باری سەرشانی ئێران قورستر دەکات لەبەر ئەوەی هەناردەی نەوت لە ئێران گەیشتۆتە 500 بەرمیل لە ڕۆژێکدا، لە کاتێکدا ئێران خاوەنی یەدەگێژی گەورەی نەوتەوە خاوەنی سوتەمەنیەکی باشست. ئەوای لە هاتووە ئێران بنزینی دەست ناکەوێ بۆ خۆی. ئێران لە ڕووی گازەوە دووەم یەدەگی گازی هەیە، بەڵام ناتوانێت بەکاری بهێنێت، ناتوانێت گەرمکەرەوەکانی خۆشاری ئاریبووری کاریگەری لەسەر ئێران هەیە. بەڵێ کاریگەری لەسەر ئێران دەبێت لەبەرەوەی ئێران ئێستا لە با بڵێن خاڵێکی لاوازدا، لە چوارگوشەیەکی لاوازدا، لەبەرەوەی ئەگەر گفتوگۆ بکە بەڵام بەڕێککەوتنیش نەگا سەبات بە چەکی ئەتۆمی گورزێکی گەورەی هەر پێدەکەوێت. لەبەرەوەی ئەو ڕێککەوتنە دەبێت بەو شێوازە بێت کە ئەمریکا دەیەوێت و هەروەها ئەوەشمان لە بەرچاو بێ ئێستا ئەمریکا هاری ترومن و چەندین کەشتی دیکەی لە ناوچەکە F-18 و F-35 و چەندین فڕۆکەی دیکە لە ناوچەکە کە فڕۆکە و هێزی ئەمریکان جێگیرکراوە. ئەگەر گفتوگۆ نەکە هێرشی دەکرێتە سەر، بەڵام دەیانەوێت تۆزی کات بژن. ئێرانیەکان دەیانەوێت تۆزی کات بژن، بەڵام ئەمریکا پەیامێکی نردووە لە ڕێگەی ئێماراتەوە و لە ڕێگەی عۆمانەوە پێی گوتوون ئامە زەمینەی گفتوگۆ و دانوستان. بەڕە سافیلادە لە ڕێککەوتنی نێوان دوو وڵاتە داخوازی داوای لایانی بەرامبەریش لە بەرچاو بگیرێت. پێتان وانە لێرە ئەمریکا ئەوێت هیچ داوا و داخوازێکی ئێران لە بەرچاو نەگیرێت؟ من پێم وانە ئەمریکا بەڕاستی گوێ لە داواکاری بگرێت، لەبەرەوەی استراتیژی ئەمریکا ئەوەیە کە بگەڕێنەوە سەر ڕێککەوتنێکی باشتر لەوەی کە سەرۆک ئۆباما کردوویەتی. ئەوان دەیانەوێت هەنگاوێکتر بچنە پێشەوە، زیاتر چاودێری دامەزراوە ئەتۆمیەکان بکەن و ڕەنگە ڕێگە بە پرۆگرامێکی ئەتۆمی مەدەنی بکات. ئیسرائیل کە هاوپەیمانی ئەمریکایە دەیەوێت سیناریۆ لیبیا دووبارە بکاتەوە، واتە دەڵێ با کۆتایی بە دامەزراوە ئەتۆمیەکان بین. لە بەرامبەردا ئێران شتێک دەڵێ بەڵام شتێکیش دەشارێتەوە. بە ئاشکرا دەڵێ ئێمە چەکی ئەتۆمان ناوێت، بەڵام لە هەمان کاتدا پیتانی یۆرانیۆمی گەیاندووەتە زیاتر لە 120 و لە هەندێک شوێن 160 و گەیشتۆتە 190 بە پێی بڕی ئەو یۆرانیۆم. کاتە هەموو لایەنێک لەو لایەنانە کاری لە پێشینە ویستی خۆیە. ئەگەر لەسەر مێز دابنیشن بێگومان ئەمریکا پێداگەر لەسەرەوەی پرۆگرامەکە پرۆگرامێکی شەفاف بێ و لەسەر ئاستی جیهانی چاودێری بکات، لەبەرەوەی ئەگەر واش بە ئیسرائیل زەحمەتە پێی ڕازی بێت
بەڵام ڕەنگە کۆشکی سپی هەوڵ بدا ڕێککەوتنێکی باشتر بکات تاکو گفتوگۆکان تێکنەچن لە نێوان ئێران و ئەمریکا لە بەرامبەردا ئێران خەریکی بەڕە کارکوشتن سافی وەکو چۆن سەرۆک کۆماری ئێرانیش باسی کرد قسەی کردوواڵێت بەرەمێنانی ئێمە و ئاتۆمی ئێمە بۆ بواری ئاشتیە و بۆم دروست ناکەین بۆ ئەمریکا بڕوا بەمە ناکات. لەبەرەوەی هەندێک زانیاری هەواڵگیری هەن ئەو زانیاری هەواڵگرانە پێچەوانەی ئەم قسەیە ڕاز دەخەنەوە بە تایبەتی لە بابەتی ئاشتی تۆ ناتوانانی کە پیتادنی یۆرانیۆم زیاتر بەرز بکەیتەوە لە هەندێک شوێنکو گوتم لە 80 کیلۆ 120 لە زیاتر 190یان لە زیاتر پیتاندووە شتێک نییە بە ناوی تۆ ئەو ڕێژە پیتادنت هەبێت و بە باسی ئاشتی بکەیت هیچ شتێکی نزیک لەو ژمارەیە نییە بۆیە ئەمریکاش باوەڕە پێ ناکە. بەڵێ بەڕێز سافی ئێستا پێما بێ هاوکێشەیەک هەیە کاویشەوەیە ئەگەر ئێران و ئەمریکا نەگەنە ڕێککەوتن بەریەککەوتن لە نێوانیانە ڕووبدات زیانمەندیەکەم دەوترێت عراقە لەبەرەوەی ئێران لەوێ باڵە چەکدارەکانی ڕەنگە بجوڵێنێت و ئەمریکاش لە بەرامبەر عراقدا هەندێک هەنگاو بگرێتە بەر بەڵام لە بەرامبەر ئەمەشدا ئەگەر ئەمریکا و ئێران بگەنە ڕێککەوتن عراق ئەگەر زیانمەند نەبێ هیچ سوودێ نابینێ بۆ عراق لەم نێوەندە داوای لێ هاتووە لە ئاشتی نێوان ئەو دوولایانە هیچی بۆ نابێت بەڵام لە جەنگی نێوان ئەو دوولایانە زیانمەندی یەکەمە. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە هەر شەڕێک لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران دروست ببێت شەڕێکی هاوسەنگ نابێت بەدڵنیاییەوە ئەمریکا زۆر بەهێزترە و هیچ بەراوردێک لە نێوان ئێران و ئەمریکادا بوو نییە بەڵام ئێران چی دەکات باڵەکانی دەزوڵێنێت و دەیەوێت بە یەک باڵ چەند باڵێکی دیکە دروست بکات بە نمونە حاشدی شعبی لە عراق لە ڕێگەی حاشدی شعبی و فشار لە لایەنەکانی دیکە دەکات و باڵەکان دیکە دەزوڵێت بەڵام لە هەمان کادا منەکو زانیارێکەمە باس بکەم ئێستا سوپای تورکیا کە لەسەر سنووری عراقا لە هەردوو لە نزیکە لەبەر ئەوەی هەردوو لە پێیان وایە ئەم فشارانە لەسەر ڕژێمی ئێران ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە ئەو ڕژێمە کاردانەوە بکە لە بەرامبەرداوە کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکەی دەوروبەر دروست بکاتوە تەنانەت لە نێو خودی ئێرانیشدا مەترسی هەیە کەواتە ئەگەری هەیە ئێران کێشە لە عراق دروست بکات لە وڵاتانی دەوروبەر دروست بکات بۆ بە خێرایی دروست بێت و ئەگەری ئەوە هەیە ئەوەی چۆن لە سووریا دووبارە بووە بە هەمان شێوە شتێکی وا دروست بێ و چەند وڵاتێک دووبارە ببێتەوە بۆیە تورکیا خۆی دەپارێزێ هەر لە زووەوە و ناوچە کوردەکان لە ئێران بە هەمان شێوە قسەیان لەسەر هەیە ناوچە ئازەریەکان ئەگەری هەیە لە حاڵەتێکی وادە ئێران دۆخیتێک بچێ و بێتە چەند وڵاتێک و ئەو ناوچانەی کە ئەو زۆرە پێکاتانیان لێە ئەمیشە مەترسی ئەو شتانیان لەسەرە بە تایبەتی ئەوانەی کە داوای سەر بەخۆی دەکەن. بەڕێز زیاد سافی پسپۆڕی یاساییشی نیشتیمانی و شارەزای کاروباری نێودوڵەتی لە ئەمریکا و لەگەڵماندا بێ سپاس بۆ کاتەی بەێمەتاندا.